کە لەم بڕگەیە لە مێژووی خەباتی ژنانی کوردستاندا ڕاوەستاوین بە سەرنجێک بۆ ئەو هێڵەی لە ڕابردوودا پێیدا هاتوین جێی خۆیەتی کە بڵێن خاوەنی ئەزموونێکی کەموێنە پڕ لە کەند و کۆسپ و خوێناوی و دژوار بەڵام پڕ لە شانازیش بە جۆرێک کە شکاندری هەیمەنەی سونەت و باوەڕە دێرینەکان چی دیکە لە کوردستاندا بۆ ژنان وەک تەلەسمی لە شکان نەهاتوو نییە و ڕەچەی ئەم بوارە وەها شکاوە کە جارێکی دیکە ناگەڕێتەوە جێگای خۆی بەحەق ژنانی کۆمەڵە وەها سەرنمونە و شێوازێکیان لە ماوەی 4 دەی ڕابردوودا پیشاندا کە نەتەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەک باری کردداری پێوێ نەدەنوێنە بگرە ڕێگای خەبات بۆ ژنان و لا مۆنۆپۆلی ڕەگەزی دەرهاتنی خەبات بۆ گۆڕینی چارەنووسی تازە بۆتە باوەڕێک کە زۆر بە شانازیەوە جێگای دووپاتکردنەوە و لەبەرگرتنەوەیە بە شکڵ و ناو و ئینوانی دیکەشەوە گەلێک کێشەی سیاسی و ڕێخستن و کەموکۆڕی هەتا ئێستاش لە ڕێزی ئەو پێشاتە نگاتیڤانەدان کە زەبریان بە دەستەی خەباتی ژنان گەیاندووە بەڵام لە ڕاستیدا و بە قبولکردنی هەموو کەموکۆڕەکانیشەوە ئەوە جێگای وەرگرتن و دەست و دڵگەرمیە کە ئێمە لەم تەکان و شەکانەی مێژووی خەباتەکەماندا ئاسۆی مەبەستمان ون نەکردووە و بە زمانێکی دیکە ئەگەر بریندارێک بوو بێت ڕێگامان ون نەکردووە و چامان بڕیوەتە ئەو ئاسۆیی کە دەبێت پێی بگەین دامەزرانی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات لەسەر بەستێنی ئەزموونی خەباتی دەیان ساڵەی ژنان لە کۆمەڵەدا و بە درێژەی ئامانجەکانی خەباتی ژنی کورد لە سەردەمی نوێدا و بۆ وەڵامدانەوە بە پێداویستیەکانی ئەم سەردەمی ئەو خەباتە هەنگاوێکی گونجاو بوو بە هەوڵدان لە پێناو کۆکردنەوەی وزەی ژنانی خەباتکار لە زەرفی گونجاوی ئەم کاتەدا ئەم بەشە و ئەم بڕگەیەش لە خەباتی ژنان هەمیسان بە ئاسانی و ساکارانە تێپەڕ نەبوو و هەڵگری ئەرک و زەحمەت و تایبەتی خۆی بۆ خەریکە مەسیری گەشەی خۆی تێپەڕ دەکات وارەکانی ڕێخستن و بارهێنان و هوشیاریدان و ئامادەکاری بۆ ئەستۆگرتنی ئەرکە قورسەکانی خەباتی مەبخوازانەی ژنان بەتایبەت لە ناوخۆی کوردستانی ڕۆژهەڵاتدا و سازکردی ناوەندێکی بەهێزی هاوئاهەنگی ئەو خەباتە لە کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵاتدا تەنیا بەشێک لەو تێکۆشانەیە کە لە ماوەیەدا تا ئێستا لە ئەستۆمان گرتووە بەڵە بەڕێزان بەو شێوەیە من ئێستا لێرەدا چیش دەخەمە سەر کارچالەکان ڕێکخراوی ژنان کە بە وێنە و هەروەها ڤیدۆ هاوکاتیش لەوێ بڵاو دەبێتەوە ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە مانگی نوامبری 2010 دامەزرا بێگومان سەرەکیترین ئامانجی ئەو دامەزراوەیە هاودەنگکردنی ژنانی ڕۆژهەڵاتی لە هەر لایانی و چین و توێژێکی کۆمەڵایەتی و سیاسی کۆمەلگای کوردستانە بۆ کارێکی جەماوەری و یەکگرتوو بۆ بەرەوڕووبوونەوە لەگەڵ ئەو سەموو نایەکسانەی کە بەرامبەر بە ژنی کورد و بەتایبەت لەلایەن حکوومەتی ناوەندی کۆماری ئیسلامیەوە پەیڕەو کراوە و دەکرێت ئەو ڕێکخراوەیە بۆ بەدیهاتنی ئەو ئاواتانە و دەسەبەرکردنی ئەو ئامانجانەی کە هەیەی و هەی بووە چەندی کومیتەی جیاوازی پێکێناوە تا کار و چالەکیەکانی خۆی لە ڕێخستنی سەردەمیانە بەڕێوە ببات و زۆرترین دەستکەوتی لە کەمترین دەرفەت و ئیمکان بەدەست بێنێت ئەو کومیتانەی کە پێکی ناوم بریتین لە سیاسی کۆمەڵایەتی ڕاگەیاندن هونەری پەیوەندیەکان ماڵی ئیداری ئەرشیف کە بەدەستی توانای ئەندامانی ڕێکخراوەکە ئەرکەکانیان بەڕێوە دەچێت و وەرچووە کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە ماوەی 7 ساڵی ڕابردوو لە بوارگەلی جۆراجۆر چەندین چالاکی هەیە بۆ چەندین سمیناری تایبەتی سیاسی و کۆمەڵایەتی و پەروەردەی بەڕێوە بردووە بۆ نمونە لەسەر پرسی ژنان و کێشەکانی ژنان لە ئێران و کوردستان و ژن و دەسەڵاتی سیاسی و هەروەها لەسەر پرس و بۆنەکانی تایبەت بە ژنان وەکو 8 مارس ڕۆژی جیهانی ژن و 25 نۆڤەمبر ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی و لە ئۆردوگا و لە دەرەوەی ئۆردوگا وەکو شاری سولەیمانی و هەولێر سمینار و ئاکسیۆن و کۆنفرانسیان بەڕێوە بردووە ساڵی 2012 کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات هاوبەش لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەی ڕۆژهەڵات ئاکسیۆنێکی لە شاری هەولێر بەڕێوە کە ژمارەیەکی بەرچاو لە ژنانی باشووری و ڕێکخراوەکان و کەسایەتی لایەنەکان بەشدار بوون هەروەها ئەم ڕێکخراوەیە چەندین ئاکسیۆنی لەسەر ئێعدامی شارومەندان لە ئێران بەتایبەتی کوردستانی ڕۆژهەڵات بەڕێوە بردووە و چالەکەی خۆیان لەوێنواندووە و دژ بە ئێعدامی شارومەندان دەنگی خۆیان دەڕڕیوە ئامادی سەرەکی لە جێبەجێکردنی ئەرکی لەو شێوەیە برنەسەرەوەی ئاستی زانیاری سیاسی کۆمەڵایەتی زانستی ژنان و هەروەها ئاشناکردیان لەگەڵ ماف و ئەرکەکانیان وەکو نیوەی کۆمەلگا بووە
دەنگ بەرزکردنەوەی ژنان بۆ بە مافەکانیان و ئەو کەمکوڕانەی کە ڕوبەڕوویان دەبنەوە لە جیهانی ئەمڕۆ پەیوەندی و ڕاگەاندن وەکو ئامرازێکی بەهێز و بۆ خۆناساندن و بەرزکردنەوەی دەنگی هەر جوڵانەوەیەک خاوەن گرنگی تایبەتە و بێگومان ماڵپەڕی ئینتەرنێتی یەکێکە لەو ئامرازانەی کە دەتوانێت و توانیوێ لە نێوان ئێمە و دنیای بەرینی دەرەوە پردێکی قایم دروستکات هەر بۆ بنەوە ماڵپەڕێکی ڕسمی ڕێکخراوی ژنان واتە کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات یان سازمانی زەنانی کوردستانماندانە کە لەلایەن خودی بەڕێوەبەرانی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵاتەوە و هەروەها ئەندامانی بەڕێوەبەر بەڕێوە دەچوو لەسەر پرسەکانی ژنان و کێشەکانی ژنان و بۆ نۆم ڕاستمەکان و هەروەها ڕاکارەکان بۆ بەرەنگاربوونەوە لە جێ ژنان و هەواڵی ڕۆژانە لە ناوخۆ و لە کورسای ڕۆژهەڵات بە ئێمە دەگەیشت ئێمە لەو سەرسایتەدامان دەنا و وتوێژمان بۆ ئەنجام دەدا لەلایەکی دیکەوە ئەو ڕێکخراوەی لەسەر پرسی ژنان و کێشەکان و گرفتەکانی ژنان و ڕاکارەکان و هەروەها هەر بۆ نەم ڕاستمەکان کە هاوکار لە سایتەکانە هەمان بوو ئێمە لەلایەن ئەندامانی بەڕێوەبەریەوە کۆمەڵێک بەرنامەی تەلەڤیزیۆنیمان بوو بەڕێوە دەچوو لەلایەن و ئەندامانەوە و تیشمان خستبۆ سەر پرسی ژنان لەبیر نەکەین کە پەروەردە لە دنیای ئەمڕۆ ئامرازێکە بۆ پێگەیاندنی کەسایەتێکی ژیر کە بتوانێت داکۆکی نەمافەکانی خۆی بکات هاوکات لە درێژەی پەروەردە و ڕاهێنانی ژنان لە بوارگەلی دیکەدا ئەندامانی ژنان لە چەندین خول و دەورە بەشداریان کرد یەکێک لە دەورەکان وەکو ڕێکخراوی دەوڵەتی هاردەن کە هاوکار لێ بێنە و تەسویرەکانی بڵاو دەبێتەوە خولێکی ڕاگەیاندن بوو و هەروە خولێکی فۆتۆگرافی بۆ ئەندامانی ژن بەڕێوە براو ئەوەش بۆ خۆی یارمەتیدەر بوو بۆ باشتر بەڕێوەبردنی ماڵپەڕی ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات و هەروە بەرنامە تەلەڤیزیۆنەکانمان کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لەسەر ئەو باوەڕەیە کە جگە لە پەروەردەی زانستی دەبێت بۆ پەروەردەی هاوتەریبی جەستە و ڕوحی ئەندامانیشی هەنگاو هەڵێنێت و بۆ ئەو مەبەستەش هەوڵی داوە خولی ڕاهێنانی هونەری و وەرزشیش بەڕێوە ببات لەسەر ئەو خولانەش دەتوانم من ئاماژە بە خولێکی سیاسی سەربازی و هەروەها خولی وەرزشی جۆدە و مەلە و خولێک تایبەت بە تابلۆیەکی هەڵپەرکەی کوردی بە شێوازی نوێ بکەم لەلایەکی دیکەوە سەردانی ڕێکخراوەکانی ژنان و ناوەند و سەنتەرە ڕۆشنبیریەکان و هەروەها کەسایەتی سیاسی و فەرهەنگی بەناوبانگەکان بەشێکی تر بووە لە چالەکەکانی ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات وەکو ڕێکخراوەکانی ژنانی ڕۆژهەڵاتی ناوەندە حکومی ناحکومیەکانی باشووری کوردستان وەکو بەڕێوەبەرایەتی بە داداچوونی تون و تیژی لایەنە حکومیەکان وەکو پارێزگای و ئاسایش و شوێنەکانی تر لە هەمان کاتدا بانکەشتی زۆر کەسایەتی لایەنمان کردووە تا سەردانمان بکەن و لە نزیکەوە لەگەڵ ڕێکخراوەکەمان کار و ئەرک و چالەکانمان ئاشنا بن و ئێمە خۆمانان زیاتر پێ بناسێنین ئەوەش کاریگەرێکی بەرچاوی لە ناساندنی ئێمە لە ئاست کوردستانی باشوور هەبووە و بۆتە هۆی ڕاکێشانی سەرنج و پاڵپشتی ماڵی و معنەوی ئەو لایەنە و دەستمانی بۆ بەڕێوەبردنی ئەرکەکانمان لە پانتایەکی بەربڵاوتر و فراوانتر ئاواڵە کردووە یەکێک لە چالەکانی تری ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات سەردانی بنەماڵی پەنابەرانی ڕۆژهەڵات و گوێگرتن لە کێشە و گرفتەکانی ژنانی پەنابەری ڕۆژهەڵات و هەوڵدان بۆ چارەسەر و گیانی دەنگیان بەکاربەستانی حکوومەتی بووە جگە بەوەش ڕێکخراوەکەمان چەندین جار سەردانی کەمپەکانی دەرەوەی شاری کردووە کە زۆربەی دانیشتوانی پەنابەری ڕۆژهەڵاتین و لە هەلومەرجێکی زۆر دژواردا و لە ژیانێکی زۆر سەختدا ژیانیان بەسەر دەبرد دەنگیانمان گۆستەوە بۆ لایەنە پەیدارەکانی و یارمەتی ماڵی و معنەویمان بەتایبەتی دا بۆ کۆکردنەوە لێردا ڕێکخراوە هەوڵی داوە یارمەتی ئینسانی لە ناوەندە حکومی ناحکومیەکان بۆ ئەو پەنابەرانە کۆ بکاتەوە لەلایەکی ترەوە بە ناساندنی خۆی لەو شوێنانە ئەندامی ڕسمی وەربگرێت و دیاریکردنی نوێنەری تایبەت و هەروەها وێڕای بەڕێوەبردنی ئەرکی ڕێخستن وەکو پردێک لە نێوان ئێمە و کێشەکانی ژنانی ستەم لێکراوی ئەو کەمپانە دەرکەون تا لەم ڕێگایەوە بتوانین هەنگاوی ئەرێنی و کاریگەرتر و چارەسەری گرفتەکانیان زیاتر بکەین بێگومان ئامانجی ئێمە لە سەردانی ئەو کەمپانە تەنیا ژنان نەبووە بەڵکو وەکو ئەرکێکی ئینسانی نەتەوایەتی هەرتاکێکی ئەو کەمپانە لە ڕوانگەی ئێمە جێگای سەرنج بووە و خۆمان لە کردەوەدا شەریکی مەینەتی و ئاوارەگی و دوورە وڵاتی ئەو خۆشەویستانە زانیوە کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات هەوڵی داوە تا لە بچووکترین دەرفەت و ئیمکان بۆ کاری خێرخوازانە لە ئاست کۆمەڵگای دەوروبەری خۆی کەڵک وەربگرێت بۆ وێنە ئێمە لە ڕێگای ناوەندی خێرخوازی بارزانەی بانکێشتی تیمێکی پزیشکانی بێسنوور کردکە لە بارگای ناوەندی و لە بینای کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات ئامادە بوون و خزمەتگوزاری پزیشکیان بە ئەندامانی کۆمەڵە و هەروەها خەڵکی گوندەکانی دەوروبەرمان کرد هەروەها کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات خولێکی هوشیاری و خزمەتگوزاری و تەندروستی و کۆمەڵایەتی و دەرونی بۆ ژنانی گوند
لەلایەن فەرمانگە ناحکومەکان بۆ زۆربەی دێهات و گوندەکان بە هاوکاری مامۆستایانی زانا و لێهاتوو لەو بوارەدا بەڕێوەبرد. دڵنیاین کە لە داهاتوودا بە هیوا و هێزێکی زۆرترەوە ئەو ئەرکانەمان درێژە پێدەدەین و هیچ پێوانەیەک جگە لە مرۆڤایەتیش بۆ شێوە و ڕێژەی خزمەتگوزاریەکان لای ئێمە مانای نییە. لەلایەکی دیکەوە ئێمە هەڵمانداوە وەکو لایەنێکی ئەکتەر و چالاک سربەخۆیی و هێزی خوڵقێنەری ڕێکخراوەکان بسەلمێنین و ئەوەش وەکو بەشێک لە پرۆسەی ئامادەبوون بۆ چالاکی و بەڕێوەبردنی ئەرکی گەورەتر لە داهاتوو کەڵکی لێوەرگرین. و هەروەها ورەی ئەندامان بۆ بەشداری لە چالاکی کۆمەڵایەتیەکان بەرینە سەرەوە و ئەوەش لەبیر نەکەین کە کۆمەڵەی ژنان داهێنەر و بەڕێوەبەری یەکەمین کۆنفرانسی گشتی ژنانی ڕۆژهەڵات لە باشووری کوردستان بوو. بیرۆکەی ڕێخستنی یەکەمین کۆنفرانسی ژنانی ڕۆژهەڵات بە بەشداری ژنانی چالاکی ڕۆژهەڵات لە دەرەوەی ئێران و هەموو حیزب و لایەنە سیاسی و چالاکانی مەدەنی بێگومان لەلایەک لە جیهانی ئەمڕۆ بۆ دەستەبەرکردنی ئامانجی هاوبەش کاری هاوبەش پێویستە و لەلایەکی دیکەوە نەتەوەی کورد و بەتایبەتی ژنی کورد لەم قۆناغەدا پێویستی بە یەکڕێزی و یەکدەنگی هەیە تا بتوانێت ئامانجی باڵای خۆی بپێکێت. هەروەها کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات هەوڵی داوە پەیوەندێکی چڕوبڕی لەگەڵ ژنانی ناوخۆ یان دەرەوەی کوردستان پێک بێنێت. ژنانی ناوخۆ خاوەن گرنگی تایبەتین بەتایبەت ئەوەی کە لەگەڵ ئاستەنگ و لەمپەری بەربڵاو بەڕۆون. هەر ئەو پەیوەندێش دوای کردو کە توانیمانە لە چالاکی نهێنی ژنانی ناوخۆ بۆ وێنە لە بۆنە تایبەتەکان وەکو 8 مارس کاریگەری باشمان هەبێت و بە یارمەتی یەکتر ژنانی چالاکی ناوخۆش شان بەشانی دیکەی جوڵانەوەی نەتەوایەتی گەلەکەمان بۆ خۆیان و بە شێوەیەکی سەربەخۆ چالاکی نهێنی بەڕێوە ببن. کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە چەندین وڵاتی دیکە لەوانە ئاڵمان، سوێد، دانمارک، نۆروێژ، هۆلەند بە شێوەی کومیتەیی لەلایەن ئەندامانی خۆی سەرخاڵی بەڕێوەپێشبردنی کار و چالاکەکانێتی واتە لەگەڵ کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە کوردستان پەیوەندیان هەیە و بەیەکەوە کار و چالاکی و بۆ نێومەڕاستمەکان بەڕێوە دەبن. ئەوەش دەبین نەکەین کە کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە وڵاتی هۆلەند و هەروەها لە کوردستانی باشوور لەلایەن فەرمانگە ناحکومەکان بە شێوەی ڕسمی سەبت کراوە واتە ئێمە وەکو NGO کاری ڕسمی خۆمان دەکەین و کار و چالاکیانمان لە کوردستانی باشوور بەڕێوە دەبین. کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات نەتەنیا لە عەرسەی سیاسی بەڵکو لە عەرسەی نظامیش وەک چۆن هەمیشە نەریتی ژنانی کۆمەڵە بووە بەشداری نظامی بەرچاویان کردووە و هەمیشە ئامادە بوون بۆ ڕاپەڕاندنی ئەو کارە کە دەتوانین بۆ نمونە ئاماژە بدەین بە بەشداری ژنانی کۆمەڵە لە بەرەکانی شەڕدش بە داعش لە ناوچەکانی باشوور و بەرەنگاری ئەو ڕێکخراوە ئیسلامی بوون کە بەڕاستی دژی هەموو بنەماکی مرۆڤایەتیەکانن. ئەم ژنانش زۆربەیان ئەندامی بەڕێبەری و هەروەها ئەندامانی ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات بوون. هەموو بابەتانەی باس کرا سەرمێنەری گرنگی کاری ڕێکخراوەیە لە سەردەمی ئێستادا. ئێمەش بە هەموو توانامانەوە و سەرڕای درێژەدانی هەموو کار و هەوڵەکانی پێشومان ئەرکی سەرەکی و کاری داهاتوومان خستۆستا بەسەر ڕێکخراوەیکردنی ژنان و دەرهێنان لە حاڵەتی توودەیی و بێدەسەڵاتیەوە بە ژنانێکی سازماندرا و ئاگا کە هەم بۆ ئێستای بزوتنەوەی بەرینی کوردستان و خەبات بۆ کۆمەلگای یەکسانی خواز و دادپەروەر کە هەموو پێوەرەکانی دێموکراسی خوازی تێدا زیندووە و بەرچاون و هەم بۆ دوا ڕۆژی دامەزراندی کۆمەلگای پێشکەوت و ڕێخۆشکەر و سەرمایەکی وزەبەخشن. لە درێژەی هەوڵەکانمان ئاماژە بە چەند شت دەکەم کە پێم وایە پێویستە لێردا من ئاماژەیان پێ بکەم بۆ کاری داهاتوومان غافڵ نەبین لە بەڕێوەبردنی پرۆژە خزمەتگوزاریەکان بۆگەوەی کە پێشتر ئاماژە پێکرد بۆ ژنانی گوند ئێستاش وەک دانانی مەهد و کودەکێک واتە ڕۆزەیەک بۆ منداڵانی گوند کە ئێستا لە دوای هەوڵی چەند ساڵەی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات شوێنی بۆ دیاری کراوە و زەمینەکەی دیاری کراوە و لە هەوڵی ئامادەکردنی بینا و پێداویستەکانی دیکەیەتی و بۆ بەرەو پێشبردننی ئەو پرۆژەیە پێویستی بە هاوکاری ڕێکخراوە مرۆڤدۆستەکانە. هەر بۆ مناڵانی ئۆردوگا و هەروەها مناڵانی گوندەکانی دەوروبەرمان ئێمە لە هەوڵدەین کە ئەم ڕۆزەیە دروست بکەین بۆ هاتوچۆی منداڵان لە دێهاتە دوورەکان بۆ شارەکان و بۆ قوتابخانە بۆ ئەوەی وەکو ژنان ئێمە خشتێکمان خستبێتە سەر بینای پەروەردە لە کوردستاندا. من لە کۆتاییدا لەلایەکی دیکە و باس لەوە دەکەم کە پەیوەندی و هاوکاری زیاترمان بخێنەگەر لەگەڵ ژنان و بەتایبەتی لە ئێستادا ڕێکخراوەکانی ژنانی باشوور و خوشکانە و هاودەنگ و یەکگرتو لە پێناو دەستەبەرکردنی مافڕاوەکانی ژنان بەگشتی و ژنانی کورد بەتایبەتی و کاری سیاسی و کۆمەڵایەتی زیاتر بەیەکەوە ئەنجام دەین و ڕۆڵیشن لە پارچەکانی کوردستان کاراتر بکەین. زۆر سپاس بۆ گوێگرتنان.